بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە ڕۆژێکی زستانی و لە کەشوهەوایەکی پڕ لە باران و بەفری سلێمانیدا لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا خان. بەڵێ سڵاوی خواتان لەبێ ئازیزان و خۆشەویستان خۆم خۆشحاڵ دەزانم کە لە ڕۆژێکی نوێی پەیامی ڕۆژەوە لەگەڵتانین هیوادارین ڕۆژێکی باش بەسەربەرن لەم سەرمایە چکە زۆر ساردە ئەماوەیە. زۆر باشە بابەتەکانی ئەم ڕۆمان دوو تەوەری سەرەکیمان هەیە. بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە ئەرکی گەنج و کۆمەلگا بەرامبەر بە یەکسر. ئەمڕۆ لە ڕۆژێک داین کە توانم بڵێم هەمومان ڕەنگە ڕەخنەمان لە کۆمەلگاکەی خۆمان هەبێت لە هەمان کاتە ڕەنگە گەنج چەندە بە پرسیاری بزانین دووە ئەوەندە باستەم لێکراوی بزانین لە کۆمەلگای خۆمانە بۆیە قسە لەسەرەوە دەکەین بزانین ئەرکی گەنج و کۆمەلگا بەرامبەر بە یەکتر چییە کامەتەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دومیشدا باز لە سیفەتەکانی ڕاگەاندنی بەرپرسیاری دەکەین کە ئێستادا ڕاگەاندنەکان ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە. سەرەتاش با ئێستا بچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای ئەمڕۆ. بەڵێ خۆشەویستان ڤیدیۆکمان ئامادەیە سەبارەت بە دەستگای ڕێکخراوی هاواری خێرخوازی لە تەکیا با بێکەوە بینەری بین فەرمون. زۆر باشە دەستخۆشییان یەکم خوا باداشیان دەتەوە. من وا 3 ساڵە لێرە موچە وەرەگرم جلوبەرگ وەرەگرم خواردن وەرەگرم نەوت وەرەگرم زۆر باشە زۆر ئیسفادەی بۆمانەی خوا باداشتی بەخێریان داتەوە ئینشاءالله نمونەیان زۆر بێ خوایە وەڵڵی حتا بڵی سوپاسیانەکەین ڕەبی نمونەیان زۆر بێ ڕەبی خوا پاداشتیان داتەوە حەز زۆر باشن بەڵێ نەوت خواردن وەڵڵی حەز زۆر وەڵڵی دوێنەوتی نەوتانە دێنیتر نەمانەزانین لە خۆشیە چی بکەین. ئەرە بەخۆ باسی ئەو کەسانە ئەکەین کە دەستیان هەیە لە یارمەتیدانی هەموو ئەو کەم دەرامەت و بێباوک و خێزانی سەرپەرشت من لەلایەن خۆمە زۆر سوپاسیانەکەم هیوادارم بەردەوام بێ بەڕاستی زۆر باشە بۆ شایەکی گەورەی پڕکردوێتەوە لە ژیانی ئێمەیە ئەو کەسانی کە تا ئێستا دەستیان هەبوو لەم کارە خێرخوازیە هیوادارم بەردەوام بن خوای گەورە بەغڵ پاڵپشتیان بێ بۆ بەردەوام بوونیان زۆر پڕی کردوێتەوە دەستیان خۆش بوو خوا خێران بنووسێ و ماڵیان ناوە بێ ئەو پیاوەتیوان کردوانە حکومت بە حکومەتی خۆی ناتوانێت یارمەتی مناڵی بێ باوک بە ئەمان هەموو جاری هاوکاری مناڵە بێ باوکان ناکەن دەستیان خۆش بێ زۆر مەمنونیان خوا خێران بنووسێ خێران بنووسێ ماڵیان نەبێ دوو جار نوتیان دابەش کردو دەستیان خۆش بێ و دوو مانگ جارێکیشەم وچێن بۆ مناڵە بێ باوکانە زۆر ئیشێکی چاکە دەستیان خۆش بێ خوا خێران بنووسێ.
دەستخۆشیمان هەیە بۆ ئامادەبوونتان ڕێکخراوی هاواری خێرخوازی کە بەردەوام مانگانە موچەدا بەش دەکا بەسەر مناڵانی نازدار و خەڵکی کەم دەرامەتدا بۆ یەکێکی تر لە چالاکیەکانی دابەشکردنی موچە و شیرینی و نەوت بوو لە ناحی تەکێکە ئەنجامیدا ئەمڕۆ نزیکەی 90 ماڵ هەمان ئەو شتانی کە باسمان کرد کە دابەش کرا بەسەریاندا ئەلحەمدوللا بەڕاستی ئەوانەی کە لە ڕێکخراوی هاوار سوودمەند دەبن بەڕاستی خەڵکانێکن کەوا زۆر پێویستیانە یعنی ئێمە لە ڕێکخراوی هاوار فلتەر و بەدواداچوون و شتەکانشمان هەیە بۆ خەڵکانی کە موچە و شتەکان وەردەگرن بۆی بتوانین ئەو خەڵکانی کە هاوکاری ڕێکخراوی هاوارن ئەو پارە و یاخود ئەو سەرۆت و سامانەی کە خوای گەورە دایە پێیان بەڕاستی کە دەیبەخشن شوێنی خۆی بگرێ. بەڵازیزان و خۆشەویستان تەوەریەکەممان قسەکردنە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی گەنج و کۆمەڵگا بابزانین ئایا گەنج چه بەرپرسیارەتێکی دەکەوێتە ئەستۆ لە ناو کۆمەڵگادا و کۆمەڵگا کە دەکاتە کۆی توێژەکانی دیکە چه بەرپرسیارەتێکیان هەیە بەرامبەر بە گەنج لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەباح قارەمانیمان کردو مامۆستا گیان بەخێر بێت. مامۆستا بەخێر بێت. بەخێر بێ خۆ. پێم وایە دۆخی هێستەی کۆمەلگای خۆمان وا دەڵێ مامۆستا کە گەنج هەمووی ئێستا ستەم لێکراوە ڕەنگە هێندە باسی ستەم لێکردن لە گەنج بکرێ هێندە باسی بەرپرسیارەتی ئەوە نەکرێت کە گەنج چی لە ئەستۆیە بەرامبەر بە کۆمەلگا بیکە بۆیە لەوە دەست پێ بکەین بەرپرسیارەتی گەنج چیە بەرامبەر بە کۆمەلگای ئێستا. ئەنای خوای گەورە میهرەبان سپاس بۆ جەنابتان و سڵامان هەیە بۆ بینەران. کاک جەلال ئەوە شتێکی ڕوون و ئاشکرایە کە داهاتووی هەر کۆمەڵگەیە کە نەتەوەیەک پێوەستە بە تێگەیشتن و پێگەیشتنی گەنجەکانی دوجار لە دوای ماوەیەکی زۆر کەم ئەم کۆمەڵگایە لە دەستی ئەو خەڵکەیە کە ئێستا گەنجن و ئەوان ئاراستی دەکەن چەندێک ئەم گەنجانە تێگەیشت و پێگەیشتوو بن چەندێک خەمخۆر بن چەندێک ئینتیمایان هەبێ بۆ نەتەوە و نیشتیمان ئەوەندە بە تاکید داهاتووی ئەو کۆمەڵگەیەوە داهاتووی ئەو گەلە گەشە بەڵام بەداخەوە کۆی کە جەنابت ئاماژەت پێکردی ئێستا کە جێی داخە ئێمە پێچەوانەکەی دەبینین ئێستا لە وڵاتی ئێمە گەنج بێئومێدە گەنج ئیتیمای نەماوە گەنج ڕووخاوە گەنج ئەوێ بە هەر جۆرێک لە جۆرەکان دەرباز ببێ لەو بەرپرسیارەتی لە ئەستۆیەتی بۆیە هەموو شتێک دەکا بە قوربانی ئەوەی کە ئەو کۆمەڵگەیە جێبێڵێت نەک ئەوەی کە ببێتە سەرکردەی ئەو کۆمەڵگەی لە داهاتوو نەک بنیاتی بنیە نەک بێ بەرەو پێشی ببا ئێستا خۆ دەزانی حتا گیانیشی دەکا بە قوربانی ینی لە ئەگەرێکە کەوا جێبێڵێ بۆیە ئەمە حەقیقەتێکە ئەکرێت دوای قسەی لەسەر بکەین کە ئێمە جارە پێشوەخت ئەوەی گەنج بە بەرپرسیارەتەکەی هەڵناسێ و هەستی پێناکە من پێم وانەیە تاوانی گەنجە بەڵێ پشتێکی دەکەوێتە سەر گەنج بەڵکو و تاوانە گەورەکە ئەوەیە ئەو خەڵکەی بەرپرسن لە پەروەردەکردنی ئەم گەنجە بەو ئەرکان مەساون کاتە مامۆستایانی سەرەتا گەنج ئێستا هەست بەو بەرپرسیارەتە ناکە کە ئەگەر دوای ئاماژەی پێ بکەین بەرپرسیارەتەکان چی کاتێکم جار دەبێ بڵین ئەرکەکانی کۆمەلگاچین دوایی بێنەوە بزانین بەتاکید ئەسڵ ئەوەیە کە فعلەن ئەرکی کۆمەلگا بە گشتی چییە بەرامبەر بە گەنج دوایی اینجا گەنج هەست ئەکا مەسئولێتی چییە بەرپرسیارەتی چییە و ئەدایشێکە بە تاکید یعنی هەمیشە داینەمۆی شۆڕشەکان داینەمۆی گۆڕانکاریەکان گەنج بوون بەڵام من ئەو کاتێ ئەو گەنجانەی پەروەردە کراون پێگەێنراون بوون بە داینەمۆیەکی کاریگەریش بەڵام لە ئێستادا ئەرکی کۆمەلگا چییە بەرامبەر بە گەنج کە من پێم وایە هەمومان بەرپرسین هەمومان بەڵام بەرپرسی یەکەم حکومەت و دەسڵاتە بۆ چونکە ئەوەی کە لە دەسڵاتی ئەودا هەیە و سلکی پەروەردەکە لای ئەوە و داهاتی وڵات لە لای ئەوە ئیدارەی وڵات ئەو دەیدا نییە ئەو دەبێ گەنج پەروەردەکە دوای ئەوە دێتە خوارێ بەڕاستی هەموو لایەنە سیاسیەکان هەموو ڕێکخراوەکان ڕاگەاندن کۆمەلگا مامۆستایانی ئاینی بانخوازان باشە
ئەوانەی کە قورساییان لە ناو کۆمەلگا هەیە هەر کەسێک بە پشکی خۆی و بە تایبەتمەندی و اختیخزاسی خۆی بەرپرسە لەوەی کەەوە گەنج پێ بگەێنێ باشە ئەوەی کە ضرورە هەرچەند بەڕاستی من وەکوتم حکومات یا بەڵێن دەسڵاتی هەرێم نەک لە تەنها سێکتەری پەروەردە شکستی خوارد بێ گرفتەکەەوەی ئەو لە هەموو سێکتەرەکانە شکستی خواردووە نەیتوانیوە بەڕاستی ئیدارەیەکی باشی ئەم هەرێمە بدا و نەیتوانیوە وەکوتمان پەروەردەیەکی باشی تاکەکانی بکە و شەفافێتێک نیە لە دارایی و خەڵک گرفتێکی گەورەی دارایی هەیە و دوجار وای کردووە گەنج بە دەرەجە یەکەم و ئەتوان بڵێم زۆربەی هاوڵاتیانی کوردستان هەر ئیتیمایان نەماوە بۆیە ئەوە ئەرکی حکومەتە کە گەنج پەروەردەکە بە مانایەکی دروست یعنی ئەوەی کە چی بکە ئەرکێتی وەکوتم ناچینە بابی سێکتەری پەروەردە بۆ شکستی خواردو خۆشکە زانم پەروەردەش بۆ خۆی چەند ڕەکیزەیەکی هەیە ینی کەی پەروەردەیەکی دروست پەروەردە دەبێ ینی با بڵێن ژینگەی قوتابخانە دروست بێ مامۆستا ژیان و حاڵێکی تەندروستی هەبێ قوتابی و نییە لە ژیانێکی تەندروستە بژی ژینگەی و دوجار منهەجێکی دروست و سەلیم و دروست بێ ئەمە کە نیمانە لە بەرپرسیارەتیەکانی کۆمەلگا بەرامبەر بە گەنج بۆچی تەنها باز لە دەسەڵات و حکوومەت بکەین بە ئەو کۆمەلگایش تۆ زەورد بکەینەوە بزانین کێن ئەوانەی لە ناو کۆمەلگاکەیە هەندێک بەرپرسیارەتیان هەیە لە سەرشان بەرامبەر بە گەنجەکانمان جوانە ئەمە جا بۆیە ئەوە وت خاڵی یەکەم لە هەموو دنیادا ئەکوێتە سەر حکوومەت با خۆی لێ بەدەر نەگرێ و ئێمە لە بینی نەگرین چکە دەسەڵات وەکوتم زۆر شت ئەو پێی دەکرێت ئەمە خاڵە سەرەکیەکەیە کە تێتا کەم تەرخەم بووە و گەرسەرکە بەشێکی زۆریشی خەڵکە بێ ئومێد بووە گەنجان بێ ئومێد بوون ئینتیمان نەماوە لە هەڵەی دەسەڵاتە خۆشیان ڕایدەگەێنن بەڵام بەشی دووەم چێن یعنی من ئەڵم تەواوی کۆمەلگا دایک و باوک بەرپرسن دایک و باوک دەبێ خۆیان ئاسێکی ڕۆشنبیریان هەبێ و بزانن ئەم گەنجانە قۆناغ بە قۆناغ لە منداڵیەوە بە دەگاتە ئاسی گەنجێتی و بەرەو ژوورتر کەەوە بەرپرسیارەتیە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن چۆن ئاراستەی بکەن چۆن ژینگەیەکی تەندروستی بۆ بڕەخسێنن و دەستی بگرن ئاگیان لێبێ چونکە بەڕاستی پەروەردەکردنی منداڵ و گەنج هەر ئەوەندە نییە تۆ سکی تێرکەی نا ئەوەیە کە بزانی چۆن بیر دەکاتەوە چی دەبینێ چی دەخوێنێتەوە ئتیمایکی لێ هاتووە یعنی چۆن لە ژیان ئەڕوانێ ئەمانە ئەرکی دایک و باوکەم دوجار ئەرکی مامۆستایانی ئاینیە زۆر ڕاوەستن لەسەر مەوزوعی گەنجان کۆنتاک هەبێ دەرگیان کراوە بێ وتارەکانمان لە چوارچێوەیەک بێ با بڵێن وتارەکان لە چوارچێوەیەک بێ کە گەنج زیندوو کاتەوە ئاراستەی بکە بەرپرسیارەتەکەی پێ بناسیێنێ کە هەستەکەم لەمە کەم تەرخەمی هەیە ڕاگەاندنەکان کە بەداخەوە خۆی ئەسڵ ڕاگەاندن بۆ خۆتان دەزان کاکە ئاراستی تەواوی کۆمەلگا دەکا گەنجش کە وەکوتمان بەشە سەرەکیەکەی کۆمەلگایە بەڵام ئێستا هەندێک ئەگەر کەناڵ نەبێ بە پەنجەی دەزەژمێرێ بەشێکی زۆر لە کەناڵەکان بە پێچەوانەوە ینی بە ئاراستێکی خراپ گەنج ئاراستە دەکات سەرقاڵی دەکا بە کۆمەڵە شتی لاوەکیەوە سەرقاڵی دەکا بە کۆمەڵە شتێەوە کە کەسایەتی گەنج تێکەشکێنێ سەرقالەکە بەوەی کە گەنج کاتەکانی بە فیرۆ دەدا دەگەڕێ بە دوای ئەوەی کە چۆن لە لەحزەیەکە حەز و ئارزۆکانی تێرکا کە کاتێک بەمەوە سەرقال بوو ئێتر مەسئولیت هەز بە بەرپرسیارەتی ناکا کاکە ئەمە سەرکردەیەکی دوا ڕۆژە ئەمە مێژوەیەک بۆ میلەتەکەی ئەنووسێتەوە ئەمە ئەتوانێت گۆڕانکارێکی گەورە بکە ئاراستەی ئەم کۆمەلگایە بگۆڕێ هەست بەوە ناکات تەنها بە دوای ئەوەی کە لەحزەیەک لە ژیانی خۆش بژی و لەگەڵ ئەوە کوتم اینجا داعیەکانی تر بەدەر لە مامۆسایانی ئاینی و دوجار حتا نووسەران ئەوانەی کە دەنووسن بڕۆ سێر کە بزانت چەند نووسەری بەهێز دەبینی کە تەرکیزی لەسەر گەنج بێ و لەسەر ئاراستەکردنی گەنج بێ ئەگەر ناڵێم نییە هەیە بەڕاستی بەڵام لە ئاستی پێویستانە دوجار بە کۆی گشتی وای کردووە کە هەرێکێک لە ئاستی خۆیان تا ئاستێکی باش با بڵێن کەم تەرخەمین ئەوە دەبینین ئێستا گەنجانی ئەم هەرێماوە ئەم میلەتەی ئێمە بەڕاستی بە ئاراستێکی خراپ تا دەڕۆن ینی ئەوە حاشا هەڵنەگرە و من ناڵێم وەکو ڕەشببینی ناڵێم بەڵام دەرگ بە و حەقیقەتە ئەەکەم ئەگەر بەم ئاراستەیە بڕوە داهاتووی ئەم میلەتەی ئێمە داهاتوویکی خراپە بێ و بە ئاراستەیەکی خراپ دەڕوە و دوجار ڕاستکردنەوەیشی هەروە ئاسان نابێ
مامۆستا یعنی دەبینین نەک بەس تەنها گەنج یعنی ئەرکەکانی خۆی بەجێنەهێنێ بەڵکو یعنی ڕوو دەکات لە دەرەوەی وڵات کە لە تیڤەکانی شەوبینیمان کاتێک کۆچبەران بەرەو ئەوەی ڕۆشتن زۆربیان گەنج بوون لە تیڤەکانەوە ئەیانوت کە ئێمە مردنمان پێخۆشە وەک لە گەڕانەوە بوونەوە ئەم کۆمەڵگایونەوە ئەم ژینگەیە وەک من ئاماژەم پێدا یعنی کاتێکە گەنج پەروەردە نەکرا تۆ کەساتێکت بۆ دروست نەکرد کە بەلای کەمەوە هەست بە بەرپرسیارەتی بکە ئەگەر واقعەکەیش نادروست بێ من ئەیگۆڕم کە هەستی بەرپرسیارەتی نەما ئەو لە واقعەکەی هەڵبێ ئەمە وای کردووە بە تاکید من وتم ئامادەی هەموو قوربانیەکن یعنی گیانی خۆیان دەبەخشن باشە بەس بۆ ئەوەی کە بەحساب ئەم قۆناغە تێپەڕێنن بگەن بە بیئەیەک بە ژینگەیە کە حەز و ئارزوەکانی ئەمان تێرکە ئەمە لە چیوە دروست بووە یەکەم لە ڕاگەاندنەکان و لە سۆسیال میدیا وا کراوە کە کۆمەلگای ئەوروپی کۆمەلگایەکە تەواوی حەز و ئارزوەکانی ئەم گەنجانەی تیا بەدیدێ دوجار وەکوتم ئەمیش تێ نەگەێنراوە مرۆڤ تەنها پێک نەهاتوە لە هەندێک حەز و ئارەزوو ئەرکی مرۆڤ قورسترە ئەرکی بەرپرسیارەتی ئێمە قورسترە ئێمە ئەبێ با بڵین گەنج بە تایبەت بەبستم ببێتە پایەکی بەهێز بۆ ئەم کۆمەلگایە لە ڕووی ئەخلاقیەوە چۆن ئاراستەیکە لە ڕووی پێشکەوتنەوە چۆن بتوانێت داهێنەر بێ لە ڕووی خوێندنەوە ئاستی زانێنە میان بگاتە کوێ دوجار لە ڕووی داهێنان و حتا بازرگانیەوە ئەم گەنجانە چۆن بتوانن ئەم وڵاتە بەرەو پێشخەن ئەوە لە خیاڵیانان نییە تەنها لەوا دەبینن چۆن بڕۆنە ئەوروپا یا ئەگەر بەلایکەمەوە بیشیانەوە پێشکەون لەوێ پێشکەون ئەمە بەرپرسیاری دەکە ئەوە یعنی هۆکارەکەەوەی ئێمە نەمانتوانیوە ئێمە بەگشتی واتە نەمانتوانیوە ئەم گەنجانە پەروەردەکەین نەمانتوانیوە بە دروست ئاراستەیان بکەین لە هەر قۆناغێکی ژیانیانە بە پێی ئەو قۆناغە مامەڵیان لەگەڵا بکەین هەتا دەگەن ئەو کاتێک کە توانای جەسەدیان چونکە ئاخر تەواوی قووەتی ئینسان مرۆڤ لە گەنجایەتیەتی هاخوای بەروگا ئەفەرمێ والله الذي خلقكم من ضعف هەنیە ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة خوای پەروەردگار ئێوەی دروست کردو بە لاوازیەک کە منداڵیە دوای فەرمێت دوای ئەو لاوازیە قوت ئەدا بە ئێوە خاوەنی قوتێکن قوەی جەسەدی قوەی بیرکردنەوە حتا قوەی مالی هەموو قوەیەک لە لای ئەوانە اینجا دوای ئەوانە فەرمێت لە دوای ئەو قوتە دانگەرمەوە بۆ ضەعیف و لاوازی و بۆ پیربوون کەواتە تەواوی قوتی مرۆڤ لە گەنجایەتیەکەیەتی ئەو کاتە تەواوی قوتی کۆمەڵگای لەو تەمەنی گەنجایەتی گەنجەکاندایە دەی ئێمە نەمانتوانیەوە بە گەنج بڵێن تۆ قوتی ئەم کۆمەڵگای وەک ئەو قوتەش لێ بڕوانین ئەو زەمینەی بۆ بسازین تایبەتی مۆسا گەنجەکە قوتەکەیان بەس بۆ کارەکە ئەوێ ینی وەکەوەی کە بە دەستیانەوە بێ کاری پێ بکەن نەکەوەی کە خۆ قوتەکە تەنها لە کارەکەیان نیە ڕەنگە لە بڕێردانی شابێ بۆیە لە کۆمەڵگەی ئێمەیە لە حکایە حکومڕانیەکە لە ڕێکخراویەکە مەشغوڵیانەکەن خواڵ ناگرێت لە کایە حزبیەکەیە هیچ کاتێک هیچ حزبێک پشت بە وزە و توانای گەنجە نابەستێکە هەیە بۆیە ئەوەشی کە هەمیشە لە دەسەڵاتەکەیە چە لە حیزبا بێت چە لە حکوومەتا بێت بە تەمەنەکەیە لەسەرەوە هیچ کاتێک سیقەیان بە بڕیاری گەنجەکان نییە جاوەرە بە من ئەگەر دەفتم بن یەک سێرکی بچووک بکەین بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە گەورەترین گۆڕانکاری کردووە لە کۆمەڵگایەکی ئەگە بڵێم تاسەر ئێسقان جەهالەتەوە گۆڕای بۆ کۆمەڵگایە بۆ هەموو بناغی دەوڵەتی پێغەمبەری خوا و حیزبەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئەساسی گەنج بوو پێغەمبەری خوا خۆی عەلەیهی سەڵات وەسەلام کە وەحی بۆ هاتووە لە 40 ساڵی بووە باشە کە هەندێک دەڵێن گەنجێتی تا 40 ساڵی دەڕوا بە زۆر لێگەڕێ دوای ئەوە کە پێم وایە ئیمامی ئەبوبەکر کە هیچێک بۆ لەوانەیە بە تەمەن بۆ ئیمانی پێناوە لە 30 ساڵی بووە ئەوی تری هاتووەتە خوارەوە سەیری ژیانیان کە 15 ساڵە 17 ساڵە ئیمامی عەلی 8 ساڵە 19 ساڵە یعنی سیرکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەزانی بەردی بناغی یەکەمی دەوڵەتی لەسەر ئەساسی گەنجێک دروست کرد موسعەبی کوڕی عومەیر دەنێرێ بۆ مەدینە موسعەب وەندێک دەڵێن حەڤە وەندێک دەڵێن 19 ساڵە با بڵێن 19 ساڵە باشە قیمەی گەنجێتی دەینێرێ بۆ مەدینەیە کە 500 کیلۆمەتر لە مەکەوە دوورە
هیچ کەسێکیشی لێ ناناسێ ئەبێ پامێکیش بگەێنێ ئاینێکیش بگەینێ زۆر غەریبە بەو کۆمەلگایە دەینێنێتە ئەوێ فعلەن بۆ مدەی ساڵە گەمێنێتەوە دوای دێتەوە لەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ماڵ نییە لە مەدینە من ئیسلام تێنەکردبێ خۆ دوای لەوێوە وەفدەکان دێن بۆ لای و پەیمانی یەکەمی عەقەبە و دووەمی عەقەبە و پێغەمبەری خوا ئێستا بەتەمانێمە مەسعەب بین بەس خۆیان سەیری خۆیان ناکەن بزان نایە کێن ئەخدا من پێتەڵێم چۆخە چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەگەر بەرپرسیارەتی نەدا بە موسعەب چۆن ئەبێ بە موسعەب خۆ تۆ بە ئەبێ اینجا ئەگەر سێرکەی ئوسامەی کوڕی زەید پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئێکا بە سەرکردەی جێشێکی سەربازیش کەوا کێتیدا جوندیە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر باشە هەموو تەواوی ئەو سەحابانەی کە عەشەرەی مبەشەرە بوون لە بەردەستی ئەم گەنجە کە تەمەنی 7 ساڵ بوو پیادەی و جێشەکە دوای وەفاتی پێغەمبەری خوا یعنی کە وەفاتەکە جێشەکە بەڕێ ناکەوێت ئیمامی ئەبوبەکر داوای لێکەن با ئەبوبەکر مەسەڵەن ئەوە بێ بە خەلیفە باشە یعنی هەندێک ئەیانەیە بیرکەنەوە لای ئەبوبەکر فەرمێ لای نابم بەخوا ئەوە پێغەمبەری خوا دایناوە ئەو گەنجە بەس تەکلیفی لێکە عومەریشم بەرەوە حاڵەکە ناڕەحەتە با عومەرم لەگەڵ بێ گەنج وەڵڵاهی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بەمانە ئەو دوو گەنجەی کابوو ئەو دوو کەسێک کابوو جالیان کوشت بڕ عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێ گەنجەکەیەکێک کاتە پاڵم بە حاڵ پێگەی بوو تی مامە کامە ئەبوو جالە وتی بۆ چیتە وتی دەرنەچم ئەگەر بێڵم دەرچێت قسەی بە پێغەمبەری خوا کردووە یەکێتر هاتم دێم هەرانیش وتی مامە و زەحمەت نەبێ کامە ئەبوو جالە وتم بۆ چیتە وتی بەخوا بمرم ئەگەر بێڵم دەرچێت ئەڵێ وتم ئەوەیە لە دوورەوە تەوجیهە داوامانە هەڵێ هەردووکیان وەک پڵ هێرشیان کردە سەری کە لێیاندا کوشتیان ئەوتی هاتەوەتی من کوشتمە وتی من پێغەمبەری خوا فەرمی کواشم شێرەکانتان سەری کوتی هەردووکتان کوشتان ئیخۆ ئەمانە یعنی کوا پیریتیا بوو گەنج ئەتوانێت دوایش فعلەن گۆڕانکاری کرا ئەو کۆمەلگا جاهیلە هێنرایەوە بەو کۆمەلگایە کە خۆشبەختێکی دروست کرد کە فعلەن ئەمانە بوون یەک بە یەکیش دوای بوون بە قیادەی ئەو ئومەتە کاک دڵە بەڕاستی ئەوەی بیەوێ هەر حیزبێک بیەوێ هەر حکومەتێک بیەوێ هەر کۆمەلگایەک بیەوێ پێش بکەوێ ئەبێ لە خەمی گەنجەکانیا بێ پەروەدەیان کە ئومێدیان بۆ دروستکە ئیتیمای نیشتمانیان بۆ دروستکە ئەبێ داهاتویان مسۆگەر بکە ئەبێ ژیانیان مسۆگەر بکە ئەبێ هەلی کاریان بۆ بڕەخسێنێ ئەبێ خوێندنیان بۆ کار ئاسانی بۆ بکە و برەویان پێبدا ببن بە خاوەنی بڵێن اختصاصی خۆیان تەخەسوسیان هەبێ اینجا ئەمانەوە کوتم کاریان بداتە دەست کە گەیشتە ئاستێک کاریان بداتە دەست بۆی وردەوەداگەر کەمێک تەمەنیان سەری کرد ئەمان خاوەنی تەجروبەیەک بن ئاراستەی وڵات بکەن و بتوانن ئەو کۆمەلگایە بە شێوازێکی دروست بەڕێوە برن کە وەکو وتمان بەڵام بەڕاستی ئەمە نەکراوە لە حیزبەکانە نەکراوە لە ڕێکخراوەکانە وەکو تۆڵی ڕێکخراوەکان بەشێکەوەی گەنجانە خوار دەبێت گەنجان خۆیان بن بەڵام زەمینیان بۆ نەسازێنراوە ئەمە قسەکە ئەوەیە دوجار وەکوتم لە حکومەتە نەکراوە و ئەوش ئاراستەی خوێندنە کە ئێستا قوتابی هەموویڵێ بۆ بخوێنم مامۆستایانی دەبینین لە ئێستادا گەنجان زۆربیان ڕوو لە کافتریاکان دەکەن کاتەکانیان بە نێرگەلە و مادە کوحولیەکان و ئەو شتانە بەڕێ دەکەن لە کاتێکدا ئاستی زانستیان زۆر دابەزیوە لاچێ بە خوێندکارە بڵێ لە ماوەی ساڵەکەیە بێجگەل لەو شتانی کە لە زانکۆکەی دەیخوێنێ کتێبێ نەخوێنێتەوە ئەوە کەوتم ئەخر خۆ ئەم نەمامەی کە هاتووە گەر پەروەردەی نەکەی درەختێکی دروست دەرناچێت کەمە پەروەردەمان نەکردوون تێمان نەگەاندون لە بەرپرسیارەتەکان ئەوە کوتم ڕووەکەن ئەو شوێنانەی تۆزێک حەز و ئارەزویان تێرکات جا لە دوکانی نێرگەلەیە جا لە یانەیەکی شەوانەیە جا لە خۆسەر قاڵکردنە بە مادەی هۆشبەرەوە کە خەریکە دەبێ بە دیاردەیەکی ئەوە جا بە مەشروع خواردن و مەی خواردنەوە خۆیان بەوە سەرقاڵەکەن بۆ چونکە ئەو ئەوێ کاتێکی خۆش بەسەر بەرێواز ناکە بەرپرسیارەتیە بێ بۆیە من بۆی کە دەرفەت لە کاتەکەونی بەڕاستی گەنجیش بۆ خۆی بەشێکی لەوا کەم تەرخەمە یەکەم حەق دەبێ فشار دروستکەن فشار دروستکەن لە نێو حیزبەکان فشار دروستکەن لە نێو حکومەت فشار دروستکەن لە هەموو شوێنەکات مافمان بۆ بگەڕنەوە یعنی بەلای کەمەوە ڕێز لە گەنجێتیمان بگرن هەستکەن بە بەرپرسیارەتی خۆتان ئەرکی خۆتان بەجێ فشار لەسەر حکومەت دروستکەن بەوەی وەکو شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ گەنجا بکە ئەم گەنجە پێ بگەینێ و تێی گەینێ و گەشەی پێ بکە وەکوتم لە حیزبەکان
فعلا ئەبێ ئەم گەنجانە شوێنیان بۆ دیاری کرێ و قورسایی خۆیانی تەجروبیان بۆ دروست کرێ دوجار ئەبێ ئەمانە سەرکردە بن گەنج ئەبێ لەگەڵ ئەما کەوکوتم لە فشار نەوەسێ چونکە بەڕاستی لەوە چێکە ئێمە هەر لەو ژینگا پەروەردە بووین ئەو ژنگەی کە هاتووە ئەگەر فشارمان لێ نەکەن لەوە چێ هەست بە بەرپرسیارەتی نەکەین و نەزانین حەقی بەرامبەرمان چییە بەڵام لەگەڵ ئەوەیشا گەنج بەرپرسیارەتی چییە یەکەم بەرامبەر بەخوا ئەم گەنجانە حتا نەگەڕێنەوە بۆ لای خوا ناتوانین گەنجێکی تەندروست بین بۆ چونکە هەمیشە گەنج لە نێوان من هەموو جارە دەڵێم دوو دوژمنی سەرەکی پاڵی ئەنێ گەنج لە قیمەی قوتایە وەنیە قوتی جنسی قوتی حەز و ئارۆزوو قوتی حەزکردن بە لەزەتەکان کۆمەڵێ شت لە خۆیان ئەبینێ ئەگەر ئەمە تەندروست ئاراستە نەکرێ بە باری ترا دەڕوا و ناوەسێ ئەو بۆیە زەرورە بزانێ بەرامبەر بەخوای پەروەردگار چونکە ئەو وەکوتم ئیمان و خواناسی و خۆ ئامادەکردن بۆ قیامەت و تێگەیشتن لەم قۆناغی تەمەنە کە چەند زەرورە چەند گرنگە لە ئیسلامە گرنگی پێدراوە ئەمە نەبێ ناتوانێت لە بەرامبەر نەفس وەنێوە ئەنە نەفسە لە ئەمارەتم بیسوء و ناتوانێت لە بەرامبەر شەیطان کە هەمیشە زوینە لەهم ئەعمالەهم کردەوەکانیان بۆ دەڕازێنێتەوە ناشرینەکانیان لا جوان دەکا ناتوانێت بۆیە ئەبێ بەرامبەر بەخوای پەروەردگار ئەدا بکەن و بزانن باشترین نەسێک هاتووە چەند هەندێک زانا لەسەر سەنەدەکەی قسانی و هەندێکشی بە بەقوت ێزان پێغمبەری خوا فەرمێ إن الله يحب الشاب الذي يفني شبابه في طاعة الله ئەمە ئەگەر سەنەدەکەی قسەیە بێ مەتنەکەی زۆر جوانە خوای پەروەردگار ئەو گەنجانەی خۆشەوێت کە گەنجێتیان لە عیبادەتی خوا سەرفەکەن باشە کە خۆشی ویستن دڵنیا بن پێیان ئەگەیەنێ باشە ئیش ئاەتە دەستیان ئەیان کا بە سەرکردەی خەڵک کە کاتێ خوا خۆشی ویستن باشتر لە ژیان و لە دین تیانە گەێنێ لەبەرەوە حتا یەکێک لەوانەیە کە لە سێبەری عەرشی خوای پەروەردگاران وانێ الشاب نشأ في عبادة ربي لە عیبادەتی خوا نەشونمای کردبێ گەنج ئەم حەقەی لەسرە بەرپرسیاری یەکەم بەڕاستی گەنجێک لە خوا تێنەگا لە پامەکەی تێنەگا بەدەگمە لەوانێت لە ڕوانگەیەکەوە لە گۆشەیەکەوە بتوانێت خزمەت بکە ئەس لە دە گۆشەی ترە زەرەرەدا دوو بەرپرسیارەتی بەرامبەر بە خۆیان یعنی ئەگەر خەڵکیش لە خەمیان نەبێ بێ خۆی لە خەمی خۆیان بێ چۆن بخوێنێتەوە چۆن بڕوانامە بەدەستبێنێ چۆن بناغەیەکی تیجاری بۆ خۆی دروستکە چۆن نەڕوخێ ئومێد بکە شۆڕش بکە ئێخۆ زۆربەی ئەو دیکتاتۆرانەی کە ڕوخێنراون ئێخۆ گەنجەکان سەرکردایەتیان کردووە دوجار ئەوانش حەزیان نەکردووە بەڵام ئەمان خۆیان شۆڕشیان کردووە ناچاریان کردوون گەنج نابێ ڕاکا لە واقع گەنج مەسئولێتیە بەرامبەر بە خێزان باشە گەنج بەرپرسیارەتیە بەرامبەر بە کۆمەلگا یعنی ئەمانە هەمووی چۆن مامەڵیان لەگەڵ بکە ئەوێت یان ئەگەر نەقسێک لەبەرەوە گەنج کۆمەڵی بەرپرسیارەتی لەسرە بەس تەنها گلەی لە کۆڵی نابێتەوە بە تەنها ڕاکردن لەژێر ئەو بەرپرسیارەتی دەرناچێ من ئومێد دەکەم گەنجان ڕۆحێتێکیان بۆ دروست ببێ و بە تەکیدیژەوەتە ئەیبینی لە هەندێک جارە گەنجان دێنە سەر شەقام حکومت ناچارەکەن بە هەندێک شت ئەبێ بەبەردەوام بێت زۆر باش مامۆستایان سپاس دەکەین چاوان گەنجیش بۆ ڕۆژی تنگانەیە نەگە و کاتێکە فەرحانەیە وانە هەروواکە بەهێزە بۆ ڕۆژی تنگانەیە وەکو ئەمڕۆ نەک لێ ڕاکە لەوەی کە ئێستا دەبین دارێمی بە تاکید وەکو بە کورتیانی من وەکوتم گەنجان ئەبێ بزانن ئێمە دان بەوە ئەنەین نەماتوانیەوە بە باشی پەروەردایانکەین کە نەماکەمە بەستم یعنی بەگشتی کۆمەلگا هەر لە سڵتەوە بۆ خوار و هەرێکێک بە ئاستی خۆی بەڵام ئەمە وا ناکا گەنجان لەژێر ئەو مەسئولێتە ڕاکەن بەڵکو ئەبێ ناچار بکەن ئەو کۆمەلگایان ناچار بکەن بیان خوێنێتەوە و بە باشی پەروەردەیان کە و ئومێد دەکەم ئەوان ئاراستەی کۆمەلگا وەرگرن و بە ئاراستێکی باشیان ببن بەڵام ئەگەر بەم نەوعی ئێستایان بێ بەخوا ئەوانیش لەم حاڵە باشتر لێ دەرناچێت زۆر سپاس زۆر سپاس مامۆستاگیان خۆشحاڵ بووین بە ئامادەبوون لەگەڵمانە ئازیزان و خۆشەویستان ئێستاش دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان
بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕاگەیاندنی بەرپرسیار. ئەمڕۆ ڕاگەیاندنمان زۆرە بە تایبەتی لە دنیای پێشکەوتووی ئەمڕۆی سۆشیال میدیادا دەتوانم بڵێم هەر یەکێکمان کاتێک کە مۆبایلەکەمان بەدەستەوە دەگرین ڕەنگە بە هەزاران جۆر پەیام و ڕاگەیاندن و ناونیشانی جیاواز بێتە بەردەمان. بابزانین ئایا کام لەم پێگە و لەم تیڤی و لەم سۆشیال میدیانەی کە بەگشتی هەن یاخۆت ڕاگەیان و میدیاکان کامیان بە بەرپرسیارانە مامەڵە دەکەن ئێمە لە یەکی جیا بکەینەوە؟ ئایا مەرجەوەی کە ڤیۆی زۆر بوو بینەری زۆر بوو ئیدی بەرپرسیارەتێکەشی زۆرترە یاخود نا، یا ئایا ئەوە بە بەرپرسیارانەوە مامەڵەی کردووە یاخود نا؟ بەگشتی باس لەوەش دەکەین کە ئایا ئەگەر میدیایەک بەرپرسیارانە مامەڵە نەکات سزاکانی چین؟ لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کارزان محەممەد مامۆستای زانکۆمان کردەوە. مامۆستا یامە خێر بێت. میدیای بەرپرسیار ئەمڕۆ توانم بڵێم بەگشتی لەناو فەوزایەکەی مامۆستا ئەگەر هەڵە نەبم ئەوەی کە هەیە لەناو سۆشیال میدیا و لە میدیادا زۆر جار توانم پێ بڵێن فەوزا کە دروستە بێت کەواتێمە چۆن لێرە میدیایەکی بەرپرسیار هەڵبژێرین. ئەمڕۆ خۆشبەختانە تەکنەلۆژیای میدیا بە شێوازێک گەشەی کردو کە هاتوۆتە نێوان هەموو ماڵەکانمان. چکە کە سەری مێژووی میدیا ئەەکەی دەبینی خۆشبەختانە ماوەسا هەمووی خۆشبەختانەیە بەڕاست ڕۆژ کە کاتی سەری تاریخی میدیا ئەەکەی بینی کاتی رادیۆ تەلەڤیزۆن هاتوۆتە وڵاتانی شەرقەوە پێویستی بە مۆڵەت وەرگرتن بۆ بەکارهێنانی. لایانی باش ئەوەیە کە ئەمڕۆ تەکنەلۆژیا بە شێوازێک گەشەی کردووە. هەموو ماڵی خاوەنی کەناڵی سیرکردنی تەلەڤیزۆنە، هەموو ماڵێک ئینتەرنێتی تایە، مۆبایلی تایە، بەڵام لایەنە گرفتەکە لە چیدایە؟ کاتێک ئەم تەکنەلۆژیایەت ئێمە تەکنیکەکە ئەهێنین بەڵام بەکارهێنانی عاقڵمەندانەی ئامرەزەکان کە لۆژیکە لە ناو کۆمەڵگەی کوردیا سستە. ئەم سستێ ژوای کردووە جۆرەها تاوان لە ناو کۆمەڵگادا دروست ببێ. یعنی کاتێک کە سەردانی دادگاکانەکەی ئەبینی لەو ساتێک کە مۆبایل و ئینتەرنێت هاتۆتە وڵاتەوە زۆرترین ڕێژەی تەشیرکردن جنێودان تەداخولکردنە ژیانی تایبەت تەنانەت تەلاق و هەڕەشەی کوشتنیش لە کۆمەڵگای کوردیا زۆر بووە و لە دادگاکان قەرەباڵغتر بوون. قسەکە لێرەدا ئەوەیە ئایا هاوڵاتی تەندروست چۆن بتوانێت بۆ تەندروستی ڕۆح و بیرکردنەوەی خۆی میدیایەکی تەندروست هەڵبژێرێ؟ یەکەمیشت ئەوەیە مرۆڤی کورد ئەگەر بە دوای کەناڵێکی باشا بگەڕێ ئەبێ سەری ئەو بەرنامانە بکە، سەری ئەو تەلەڤیزۆنانە بکە کە لایانی عەقڵی و لایانی هۆشمەندی گەشە پێدەن، نەک وەکو ئەو فۆزای کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەبینین کەسێک کە جنێو فرۆش و زۆرترین ڤیوی هەیە. تەنانەت ئەمە گوازراوەتەوە بۆ بوارە ئاینەکەش خەڵکمانە مەلابین ئەهلی علمە کەمترین ڤیوی هەیە کەچی کەسێک ئەبین بە نای بانخوازەوە جنێوە ئەبین زۆرتری ڤیوی هەیە. ئەمە نیشانەی ئەم کۆمەڵگا نەخۆشە. ئایا ئەم کۆمەڵگا نەخۆشە چی لێ مەسوولە؟ هەر میدیا لێ بەرپرسە یان نا؟ لەم وڵاتەیە یەکێک لەو کەسانی کە یاخود لەو لایەنە معنەویانی کە بەرپرسە لەم دۆخە بریتیە لە وەزارەتی داهات و وەزارەتی ناوخۆ کە نەیانتوانیوە ئەو شێوازی سیستەمی بەخشینی مۆڵەت و چاودێریکردنی میدیایە بگرن ئەستۆی خۆیان. دووهەمینیان هەر لایانی حکوومەتە. حکوومەت نەیتوانیوە ئەو خزمەت گوزاریانەی
کە مافی خەڵکن مافی بنچنی خەڵکن دابینیان کە خەڵک جارێ دوو جار سێ جار مافەکەی دابین نەبوو لە ڕێی خۆ پیشاندانەوە ناچار بۆ خۆ خاڵیکردنەوە پەنابا بۆ توندوتیژی مەرج نییە توندوتیژە جستەی بێ ئێستا بۆ بە توندوتیژی ئەلکترۆنی لەبەرەوە سێهەمین لایەنیش بریتێ لە خودی میدیاکانیش خۆیان ناتوانیوە بەرنمەیەکی زۆر باشیان هەبێت کە خەڵک سێریان بکە مەسەن ئەمڕۆ کە هاتم بۆم کەناڵە پێشنیازێکم کرد وتم بەرنمەیەکتان هەیە بە ناوی ڕەفتارە جوانەکان لە ناو کۆمەڵگەی کوردیا سەرڕای ئەم هەموو لایەنە خراپە کۆمەڵ ڕەفتاری زۆر جوان هەیە خەڵکان ئەگە بینین هەموو ژیانی خۆیان تەرخان کردو بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەمانە بکەم بە سیمبول بەڵام ئێمە دێن چیەکەین بەتابەت ئەمە لایەنێک لە حیزبێکی ئەم کوردستان ئەواکە کام کچێک کە زۆرتی میکیاجی کردو ئەواکە بە ئەستێرە کام کەسێک کە ئەڵێ بە قۆپی دەرچووم ئەچێ خەڵاتی ساڵە بەخشێ بوو ئەچێ ئەم نمونانە ئەکا بە سیمبول کە وا لێکا زیاتر کۆمەلگا لەبەر یەک هەڵوەشێ لەبەرەوە تکاکارم لە هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئاستی ڕۆحی و هۆشیاری خۆیان سەلامەت بێ تەندروست بێ و ئایندەیەکی جوانیش بۆ مناڵەکانیان دابین کە چونکە مناڵ سەیری ڕەفتاری دایک و باوکێکە چۆن بیرەکاتۆ زیاتر بە دوای ڕەفتارەکانیان نەکەوێت نەقسەکانیان داواکارم ئەخلاقی خۆیان بکەنە پێوەەر بۆ هەڵبژاردننی میدیایەکی باش و لە هەمان کاتدا کاتی تۆڕە کۆمەڵاتەکانیش بەکارێنن بە زمانێکی ئەدەبانە بە زمانێکی ئاینی جوان بدوێن مامۆستا دەبینین یعنی لە هەم سوۆشیال میدیا و هەم لە ڕاگەاندنەکانەوە لە تیڤەکانەوە کە زۆر نابەرپرسیارانە کۆمەڵی هەواڵ و تا زۆر جار ئەو هەواڵانی بڵاوێکەنەوە درۆیە یعنی بەس بۆ لایک و ڤیو و کۆمنتەوەیە اینجا دەبینین ئێمە چۆن بتوانین وا بکەین کاریگەری کەمترمان لێ بکە ینی ئەو زیانانی کە پێمان ئەگەێنێ بەڕاستی لە کۆمەلگاکە کە ڤایرۆس بڵاو بووە ئەوە حکوومەتە بێ ئەنتی ڤایرۆس دابنێ مادەم کە ئێمە حکوومەتێکی چاودێری ڕاستەقینەمانە لە وڵاتە داواکارم لە هەر حاڵاتیەک چۆن دەرگا و پەنجەرێکی بۆ ماڵەکەی خۆی دانا و قفڵێکا شەوانە ئەبێ ئاوە ئەنتی ڤایرۆسێکیش بۆ عەقڵ و بۆ هۆشمەندی خۆی دابنێ ئەنتی ڤایرۆسێک دابنێ هەر بەرنامەیەک هەر بابەتێک هەواڵێک کە ئەزانێ درۆیە ئەبێ ئەنتی ڤایرۆسەکەی ڕاگیری بکەواتە دەرگاوانێک لە ناخی خۆیان دابنێ خی گەورە بۆ عەقڵ و شعوری داوە بە هاوڵاتی بیاوە بە مرۆڤ بۆ ئەوەی کە خۆی لە چاکەکە نزی کردو خۆشی لە خراپە بە دوورکاتەوە یەکەمیشت ئەرک و مافی هاوڵاتیان خۆیەتی واتە ئاستی هۆشمەندی هاوڵاتیان دووهەمینیان داواکاری گشتیە بێ سقاڵا لەسەر هەموو ئەو کەناڵ و پێیجانە تۆمارکە کە بابەتی خراپ بڵاوکەنەوە یاخود بابەتی فەی بڵاوکەنەوە سێهەمینیان ئەرکی سندیکاکانی میدیا و هەمان کادا پسپۆڕانی بواری میدیاشە کاتێک کە بابەتێکی خراپ ببینن ئەو لایەنە ئاگادار بکەنەوە خۆشبەختانە لە میدیاکانی سلێمانی من تا ڕادێک لە چیان ڕازیم تەلەفۆنم بۆ هەر پێیجێ کرد بێ یا بۆ هەر سایتێک کرد بێت بۆ کەناڵێ بۆ هەواڵە کردێت من کاکە هەواڵە دووبارە مەکەر و تاوانی تایە بە قسەیان کردو بەڵام زلحیزب هەیە لەم وڵاتە بە ئەنقەست ملیۆنان دۆلاری لە گیرفانی خەڵک دزیوە سەدان پێیجی بێناونیشانی کردەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان بۆ بڵاوکردنەوەی هەواڵی فێک ساڵی پار هەواڵێکی فێکم بینی نزیکەی 160 پێیج و سایتم لایە بە یەک شێوە ساواڵەکان بڵاوکرێت ئەمە دیارە بە سەریانە گشتێنراوە کەسێک سەپرسیانەکە وەگەڵ زلحیزبە خۆشی بە ساحیبی و پێیجانە نازانێ چۆن قبوڵەکە پێیجێک بە نای ئەوە بێ 800,000 لایکی هەبێ و سپۆنسەر بکرێت لەبەرەوە ئێمە حیزبێکی پێشڕۆمانیە لە کوردستان کە ڕێنمایی ئەو خەڵکە بکا بەرەو کاری چاکە کام حیزبە پێشڕەوە نەبوو ئەم شێواوی ئێستا دروست دەبێت بەڵام هەروەکو ئاماژەم پێکرد یەکەمینیان داواکاری گشتی وەزارەتی ناوخۆ واجبی سەرشانیانە دووهەمینیان سندیکا ڕۆژنامەگەریەکان سێهەمینیان پسپۆڕانی بواری میدیا چوارەمینیان کە لە هەمووی گرنگترە هاوڵاتیان خۆیان وەکو چۆن خواردنێکی پیس ناخۆن لە بەرەوەی نەخۆش نەکەون نابێ بهێڵن بابەتێکی پیسی میدیاییش بچێتە مێشکیانە بچێتە هەست و هۆش و شعوریان و ناخیان پیس بکە ماوەسا ئەمڕۆ هاوڵاتی مافی خۆیەتی بە شوێن سەبقی هەواڵاگەڕێ چییە زووتر هەواڵەکەی پێیە ئۆتۆماتیکی ئەمە خواستێکی لەسەرە وانە سیر دەکەی میدیاکەی حکوومەت یان میدیای نزیکی بەرپرسەکانی حکوومەت لەم سەبقیەتە ینی سەبقیان بەدەستێناوە بە حکمی سەرچاوەکە لای ئەوانە لەگەڵ ئەوەی کە سەرچاوەکە لای ئەوانە و ئیمکاناتیش لای ئەوانە دێت ئەوەی کە نەشیاوە تێکەڵی دەکا لەگەڵی باشە دەرخواردی خەڵکی دەدا هاوڵاتی چۆن دەبێ ئەمە لە یەکجیا بکاتەوە ڕاستە منی پەیام دەستم ناگا بە زانیاریەکان لەبەرەوەی زانیاری لە وەزارەتی ناوخۆیە 100 ساڵ وەزیری ناوخۆ جوابی من ناداتەوە ئامادە نیە لە دوانێک بۆ من بدات بەڵام بۆ میدیاکانی نزیک حیزبەکەی خۆی ئامادەیە
24 ساعتە لەوێش کەوتبێ ئاساییە لەگەڵ ئەوەیە کە ئەوان ینی ئەسبقیەتی هەواڵیان هێناوە لە سەرچاوە حکومیەکانەوە وەریان گرتوێتەوە بۆ خۆیان بەڵام لەگەڵ ئەمەیە کە بینەر بۆ خۆی پیاکە لە تەنیشتی ئەمانەیە شتیتر دەرخواردی بینەرەکە بینەر چۆن ئەمە لە یەکجیا بکاتەوە ڕاستیدا ئەمەم لە ئەو قسەی تۆ دروستە لە کەناڵەکە بینیمە کە لەبەری نزیکە لە دەسەڵات زۆرترین زانیاری تازەی پێگا یعنی کە ڕووداوێک ڕۆیە ئەو چ کەساتی کە تەلەفۆن بۆ پۆلیس دەکەن ئەو چ کەساتە تەلەفۆن بۆ کەناڵەژێکرێ بۆی بڵاو کاتەوە لەگەڵ ینی ڕووداوەکە ئەو چ کەساتە ڕوویا و ئەگەر بەپێی کات و زەمەش بێ خۆ بێ بیسکولێکی پێچێت تا بگاتە شوێن ڕوودا بەڵام ایندا ئەو چ کەساتە لەگەڵ شوێنی ڕووداوەکە لەگەڵ پۆلیس گەیشتەوە شوێنە بە دڵنیایی و ئەمە ڕاست ئەمە کەموکڕێکی حکوومەتەکە بوو فەرمانگەی میدیا و زانیاری لە هەرێمی کوردستانە کاتی زانیارێک ڕاگەنێ بێت دەست بە جێبینێرێ بۆ هەموو کەناڵ فەرمیەکان بەڵام کە ناینێرێ میدیاکان توان بەچی گرەو لەم کەناڵانە بنەوە خۆی عادەتەن هەواڵ کە دائەوەزێت پاشخانێکی هەیە واتە بۆ نمونە کاتێک کە باز لە گرانبوونی مادەیەگەکرێ ئەوە ئەرکی میدیاکانی ترە لە دوو شێواز کار بکەن یەکەم بە دواداچوون ئینڤیستیگەشتی بۆ بکەن واتە ڕۆژنامەگەری تحقیقی کە هۆکاری گرانبوونەکەی چییە ئەمە زۆر جاران لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە یا لە ڕێگەی هەندێک وەزیر و تەنانەت مدیر عامیشەوە دەستیان بکەی بەس بە یەک مەرج ئەبێ ئەم ڕۆژنامووسەی کە ئەینێرن ئەوە نە متمانەی هەبێت کە دڵنیا بێت لەوەی کە سەرچاوی هەواڵەکە نادرچێنێت چونکە بە پێی یاساش ڕۆژنامەنووس ئەتوانێت سەرچاوی هەواڵەکە نەدرکێنێت تەنها بۆ دادگانە بێ بەڵام گرفتی کەناڵەکان لە چدایە بەداخەوە ئەوانەی کە دەست بەکای ڕۆژنامووسیەکەن لەبەرەوەی خۆشم ڕۆژنامە زوم سەرنجەیەم یەکەمین هەنگاویان پەیامنێرێتیە بە پەیامنێرێتی دەست پێ کرد من خۆم یەکەم کە دەستم بەکای ڕۆژنامووسی کرد بە پەیامنێرێتی دەستم پێ کرد بەڵام پەیامنێر لەبەرەوەی ئاستی معرفیان بە بەراورد لەگەڵ بوارەکانی تر کەمە تازە بابەتن شێوازی گفتوگۆکردنیان بەو ئاستەنیە زانیاری دەست بکەن یاخود ئەم بەرپرسە متمانەی بەم هەواڵنێرە نییە زانیارەکەی باتێ لەبەرەوە داواکارم لە کەناڵەکان پەیامنێرێکی زۆر باش پەیامنێری باش پەروەردە بکەن و سیقە و متمانە پیا بکەن بۆ ئەوەی بتوانن زانیاری هەواڵ دەست بکەن مەسە من نمونەیە بژێڕمەوە بیرمێ لە یەکێ لە ڕۆژنامەکان لە ڕۆژنامەی ئاسۆ کارمە کرد بابەتێک ڕوویاو لە ناو بەڕێوەبەراتی مرورە کە ئیش پارەیەکی زۆر لە سلێمانی داهاتی مرورە بەڵام یەک فلسە سوور بۆ خزمەتگوزاری سرف ناکرێتەوە ئەو بەرپرسەی مرور بەڵگەنامەکەی یامێک کە ئەم هەموو داهاتە زۆرە هەیە لە هەمان کاتتا کتابیشیان کردووە بۆی ترافیک لایتی دابین کەڵە پارە نییە هەر لە پارەکەی مرور پارە نییە بەڵام بۆ مەرجەی یامێ وتی بە هیچ شێوەیەک نابێت ناوم بدرچێنی زانێرە بڵاومان کردەوە راپۆرتێکی تێر و تەسەرمان لێکرد لە ڕۆژنامەی ئاسۆلا پڕی هاتو چۆملا بوو هەرچەندە تین و فشاریان بۆ هێنا من ناوی ئەو بەرپرسەی مرورم هەر نەدرکان و ئەگەر بێت و دادگاش کاڵا تۆمارکە تۆ ئەتوانین لێژ نای سەرچاوی هەواڵەکە نەی بەڵام مزداقێتی یعنی دڵنیابی لەوەی کە دیکۆمنتەکە ڕاستە کە مۆرەکە تەزویر نییە ئەو ژمارە کتابێک کە هەیە فعلەن واری دەکراوە لە وەزارەت هەیە ڕۆژنامووس ئەبێ ئاوە هەواڵ دەست بکات کەواتە داواکارم لە کەناڵەکان کە زانیاریان دەست ناکەوێت بایەغ بە ڕۆژنامەگەری تحقیقی بن و ئێستا لەسەر ئاسی جیهان ڕۆژنامەگەری بە دواداچوون یاخود تحقیقی گرەوی لە هەموو جۆرەکانی تری میدیا بردوێتەوە چونکە خەڵک کە هەواڵێک ڕوویە حەزەکە بزانێ پاشخانەکەی چییە وە کاریگەریەکانشی لەسەر ئایندە چییە مامۆستا یعنی جاری وا هەیە بە مەبەستکار لەسەر ئەوە دەکەن کە کەسێک قسێ بکات و ئەمان ئیتر بڵاوی بکەنەوە یاخود کەسێک بێنن مقابلەکەن تەنها بۆ تەنز و گاڵتە و ئەم بابەتانە کە زۆر ئەیبینین ڕۆژانە یعنی چۆن پێویستەکە ئەمە ئاوها بکرێ بۆچی هۆکارەکە چییە؟ وڵا خۆزگە پرسیارەکە بە شێوازێک بووە ئایا کە کەسێک لێدوانەیە یاخود گۆی لەگەڵەکەن ئەو بەرپرسیارەتانە چییە کە بێ هەر ڕۆژنامووسێ لە بەرچاوی بگرێ دیارە هەر دێڕێک لە سیاقی خۆی بیهێنیتە دەرەوە ماناکەی گۆڕە حتا قورئانی پیرۆز کە ئەمر بە چاکەیەکە و نەهی لە خراپەیەکەکە نابێت تەنها یەک دێڕ بێنێترە دەرەوە بەبێ ئەوی بزان ئایا ئەم هۆکاری هاتنە خوارەوەم ئاەتە چییە ئێمە سەبەبی نوزولمان هەیە لە قورئانی پیرۆزە کەواتە هەموو ئاەتێک ئەبێ سەبەبی نوزولەکەی و هۆکارەکەی باس بکەی بۆی موسڵمانەکە باشە لێ تێبگە ئێمە لە کەناڵەکانی میدیا دێن چیەکەن دێڕێک لە گفتوگۆی کەسێک دەرێنن لە سیاقەکەی خۆی ئەبینی مانایەکی تری ئەبەخشێ لەبەرەوە من لێرە داواکارم لە هەموو ڕۆژنامەنووسان و کەناڵەکان وە بەتایبەت لە هاوڵاتیانی چونکە هەر هاوڵاتێک کاتێک تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنێ سزاکەی زۆر قورسرە لە ڕۆژنامەنووسێک چونکە ڕۆژنامەنووس بە پێی یاسا ڕۆژنامەگەری دادگایەکرێت شمولی زیندانی ناکات بەڵام هاوڵاتی کاتێک تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنێ بە پێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ماوە لەگەڵەکرێ کە سزاکەی زۆر قورسە هەر بابەتێک کە بڵاو بێتەوە ئەبێ کۆمەڵێک تاوان لەبەر چاو بگرێ و
خۆیان لێپارێزێ. یەکەمینیان بریتێ لە جنێودا، دووهەمیان بریتێ لە تەشیرکردن و سوکاتیکردن، سێهەم بریتێ لە تەداخولکردنە ژیانی تایبەت، واتە ناکرێت تەداخولی ئەو بابەتانە نەکرێت کە پەیوەندیدارە بە ژیانی تایبەتەوە. چوارەمینیان بریتێ لە ڕێزگرتن لە هەموو ئاینەکان، نەک تەنها لە یەک ئاینی ئیسلام، لە هەموو ئاینەکان. ڕەخنە لە ئاینی زەردەشتی هەیە، لە بۆنێکی مەسیحی هەیە، ئەبێ بە زمانێکی زۆر بە ئەدەب بە شێوازێک کە شوێنکەوتوانی ئەو ئاینە هەست و شعوریان نەڕوشێت. چونکە ئێستا بەداخەوە هەندێک پێیجی ئاینیە بینم ئەچن کاکە قەشەیەک فڵانە قسەی کردووە، ناچم زان ئایا قەشە قسەی کردویانە. ئەبینم لە خوارەوە چەندین کۆمنتی سوکایەتی بە مەسیحیە بینم، یا بە پێچوانەوە قسەی مەلایەک گەێنن کەمە جاریوا پێنی بۆ مەلایەک وتیم قسەی وام نەکردووە ژانم کە نەشی کردووە، بەڵام بۆ تەکیدی سەدان کۆمنتی ناشین بۆ دینەکەش و بۆ مامۆستا ئاینەکەش نووسراوە. هاوڵاتیان ئەبێ بزان ئەم حاڵەتانە تاوانی لەسرە سوکایەتیکردن بە ئاین جیاوازەوەکو لە ڕەخنەگرتن، چکە ڕەخنەگرتن ئامانجێکی دروستی هەیە بۆ چاکسازیە. لایەنێکی تر بریتە لە ئاسایشی کۆمەڵایەتی، ئەو بابەت و هاوڵانی بڵاو بێتەوە نابێ شەڕ و ئاژاوی کۆمەڵایەتی لە وڵاتێکە دروست بکە. بۆ نمونە کاتێک دوو لایەن تووشی کێشە و گرفتێکە بن، بۆ نمونە ماوەی لەوە پێش لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڤیدۆی شەڕی نێوان دوو کەس بڵاو بووە. مشاجرە مادەی 413 یاسا گرامەی بۆ دانراوە لەگەڵ قەرەبووی و کەسی زیانی لێکەوت و هەندێک جا زیندانی شتێکەوێ. ناکرێم ئەم دوو کەسە کە دوو کەس دەمەقڕاکەن ڤیدۆکان بڵاو ببێتەوە بەهۆی ئەوە شەڕی دوو عەشیرەت و دوو لایەن و دوو نەتەوە دروست ببێ و کەسایەتێکەش ئابڕووی بەرن لە ژیانی ڕوونێتەوە بێتەوە کۆمەڵگا. مادەم قانون سزای داناوە پێویست ناکە ئابڕووی ئەم کەسانە ببری، یا بۆ نەکاتێت تۆم تاوانبارێک دەژیرەکرێت، تاوانبار بێتاوانە تا وەختی تاوانەکەی بەسرا سەپێنرێ، پێویست ناکات دەموچای بڵاو بێتەوە. تەنها لەو حاڵتان نەبێت کە کابرات تاوانێکی کردووە لە دەست یاسا ڕای کردووی دادگا ڕێگەی پێیاوێنێ بڵاو بێتەوە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان تکا لە هاوڵاتیانەکەم بۆ خاتری پاراستنی ئاسی ڕۆحێتی خۆیان، بۆ خاتنی پاراستنی کۆمەلگاکەشیان تکایان لێکم تۆمەڕ کۆمەڵاتەکان بە دروست بەکاربێنن و بە تایبەت بە گەنجان. بەداخێکی زۆرەوە ئەبینم گەنجێکی ئەجگار زۆر ئیدمانی تۆڕە کۆمەڵاتەکان بووە، شەو تا بەرەبەیان لەسەر تۆڕە کۆمەڵاتەکانە. تکایان لێکم تەمەنی گەنجی هەروە بە ئاسان بە فیڕۆمێن. باوەڕتان بێ من ئێستا ئەسە فەڵەکێشم بۆ 15 ساڵەوە پێش یەک چرکە ساتم بە هەدەررابێ من ئێستا معەزەبم خەفەتی پێوەخۆم. لەبەرەوە تکاکارم لە گەنجان ئەو تەمەنە جوانی خۆیان بە وەرزش سەرفکەن، بە فێربوونی زمانەکان سەرفکەن، بە فێربوونی زانین سەرفکەن، لە تۆڕە کۆمەڵاتەکان دوورکەونەوە، چونکە بەڕاستی تۆڕە کۆمەڵاتەکان وەکو خۆرەی تەمەن وایە. باشە مامۆستا، ئەمە هاوڵاتی، ئەمە میدیا، بەڵام ئێمە هەندێک جهەتی پەیوەندیداری تایبەتمان هەیە، بە تایبەتی ئەمنین. ئەنجومەنی ئاسایش یا بەگشتی ئەوەی کە پێ دەڵێن ئاسایش لە هەرێمی کوردستان چە زۆنی زەر بێ ئاساوس. زۆر جار سیر دەکەی دەڵێ ئەم شەودان پێدانانێک بڵاو دەکەینەوە. هێشتا ئەمانە دانیان پیاناوە، بەڵام هێشتا ڕەنگە سزاکەیان بەسەرە نەسەپێنرابێت. بڵاوکردنەوەی ئەمانە لە میدیاکاندا چۆن مامەڵی لەگەڵەکرێت، تاوانە یاخودنا بە تایبەتی بۆ منەوەی دوێنێکە لە پیرەمەگرون ئەوانەی پیرەمەگرون کە بڵاو کرانەوە، هێشتا ڕەنگە سزاکەیان بەسەر نەسەپێنرابێت لە دادگادا. چۆن دەبێ ئەم لایەنە پەیوەندیداران، ئەم لایەنە ئەمنیانە مامەڵە لەگەڵم دۆسیانەیە بکەن. تەڵەن بەشێکیشی ململانەی نێوانی یەکسرە لە سلێمانی و هەولێر، کامیان زۆرتر ینی خەڵک وا لێ تێگا، کامیان زۆرتر بۆ نمونە باندێکی دەستگیر کردووە یا تاوانێکی پوچەڵ کردووەتەوە، دەیانێرێتە سەر شاشە، دان پیانانە بڵاو دەکاتەوە. ئەمە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت لە میدیادا؟ لە ڕاستیدا هەواڵی تاوان ئەبێ بە شێوازێ بڵاو بێتەوە کە هاندانی تیانەبێ بۆ تاوان، یاخود تەحریزی تیانەبێ بۆ تاوان. تۆمەتبار بێتاوانە تا وەختی تاوانەکەی بەسەرا ساغ بێتەوە. ئەگەر تاوانەکەشی بەسەرا ساغ بێتەوە، مادەم دادگا غرامی داناوە، قەرەبووی داناوە بۆ لایەنی زیان لێکەوت و سزای زیندانی داناوە، پێویست ناکە ئەم کەسانە دەموچاویان بڵاو بێتەوە لە میدیاکان و ئاوڕان بدرێت لە کەناڵەکان، چونکە ڕاستە دەموچاویان خەتێکی بەسەرا هاتەوە، بەڵام کە سوکاریان ئایان ناسنەوە، هاوڕەکانیان ئایان ناسنەوە. لەبەرەوە بەڕاستی ئەمە دیاردێکی نەشیاوە کە وێنەی تۆمەتبار تەنها لەو حاڵەتان نەبێت کە لە دەست یاسا ڕای کردوێت، کەسێک قەتڵی کردووە یا قاچاقچێتیشی گەورەی کردو دەست یاسا ڕای کردو وێنەکەی بڵاو بێتەوە بۆی کە کەسێک زانیاری هەیە لایەنی پۆلیس ئاگادار کاتەوە. من بەکارێکی نەشیاوی زانم، لەبەرەوە داواکارم لە دام و دەستگا ئەمنیەکان بە هیچ شێوەیەک دانپێنانی تۆمەتبارێک لە کەناڵەکان لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو نەکەنەوە، چونکە تەنها لەو حاڵەتانتان نەبێت کە هاوڵاتیان ئاگادار بکاتەوە بڵێ ئەم تۆمەتبارە یاخود ئەم تاوانبارە دەستگیر کراوە بۆی کە ببێتەوە ماوەیە کە هاوڵاتیان هەم دڵخۆش بن کە تاوانبار دەستگیرەکرێ، هەم ئەو کەسانی کە نیازی تاوانیشان هەیە نەوێرن تاوانەکە ئەنجام بن. دووهەمینیشیان
بەڕاستی من یەکێک لەو ڕخنانەی کە لە حکوومەتی هەرێم و لە داوم دەستگا ئەمنیەکان ئەوەیە بۆچی پێش ئەوەی کەسەکە تاوان ئەکا ڕێگری لێ ناکەیت ئێمە ئەبێ کۆمەلگایە دروستکەین تاوان نەکە بۆ ئەزانی سەری ئەو دۆسیاناکەی کە کابرا لەسەر دزی گیراوە ئەڵەم ئەمە لەکوێ یەکتریان ناسیوە ئەمە جارێک گیراوە چۆتە سجن لەوێ مافیان پێکێناوە بوونەتە باند هاتن تاوانی دومیان ئەنجامەوە لە سجن یەکتریان ناسیوە پێتان وانە بێ بەشی گرتن و گواستنەوە شوێنێکی پەروەردەیە بە پێچوانەوە هەندێک جار لەوێ یەکترە ناسن و ئەبنە باند و مامۆستاکێشەوەیە ناویشی چاکسازیە لەبەرەوە داواکارم لە داوم دەستگا ئەمنیەکان لە حکوومەتی هەرێم لەلایەنە قانونیەکان ئێمە ئەبێ کارێک بکەین کەسەکان تاوان نەکەن چونکە کە تاوانی کرد وەکو وتم لە زیندانە نەک زۆر جار پەروەردە نابێ فێری تاوانی گەورەترە بێ لەوێ ئەزمموی دزەکان وەرەگرێ ئەزمموی پیاکوژەکان وەرەگرێ ئەچێ فێریم تەکنیکانە ئەبێ یعنی ئەوە دەیانجا لای هاوڕەکانم باسێکم یەکێک لە وڵاتانەیە کە بینیم تووشی شۆک و سویسراوە سێرەکەم پۆلیسی لێنێ لە وڵاتە تیان کەس تاوان ناکە بۆیە پۆلیسمان لابردو لەو شوێنانە ئەڕۆشتم ئەم هەموو جوتیارە بەرەمەکانی لێ دانابوو تەرازۆکەشان لێ دانابوو بۆ خۆ دەچوو ئەچێشە پارەکەش لێ دانا کەس لێ نەبوو لەوێ دەستکاری دەخلیلەکانیان سواری میترۆ پازەبی ئەسڵ هەر کەسی لێنێ چاودێری کابزانە تۆ تکتە بڕیەوە یاخودنە باشە یەک ماڵ قیاسی لە یەک ماڵی گەورەترنەوە هەمیان لێ ئاستی خانواژین بەرپرسی باڵای وڵاتەکە وەکو ئێمە نیە ڕێزێ ئۆتۆمبیلی بەدوابێ بە پاس و میترۆ هاتوچۆکە ێ باشە خۆ سەرۆک سەرکردەکانی وڵاتە ئەوروپایان بینیوە ئێمە بۆ یەکجار ئەچین بۆ وڵاتانە تووشی شۆگە بین ئەم ئەزمونە جوانان نابینی ئەی ئەوان هەندێکیان لە مناڵێ لەوێ پەروەردە ئەبن یا ئەویان بینیوە بۆ ئەم ئەزمونە جوانانیان لەبەرەوە تاوانی گەورەی ئەم حکوومەتە ئەوەیە ئەبێ خۆشگوزەرانیە بۆ هاوڵاتیان دابین کە عەدالەتێ بۆ هاوڵاتیان دابین کە مرۆڤەکان بیر لە تاوان نەکەنەوە و داواکاریشم لە دام و دەستگا ڕسمیەکان بە هیچ شێوەیەک دان پێدادانی تۆمەتبار بڵاو نەکەنەوە چونکە ئەم تۆمەتبارە ڕەنگە لە مادەم کە توی خێتە زیندانەوە ڕەنگە لە زیندانە بێ بە ئینسانێکی باش تۆبەیە بکە بۆی سپێنێک کە هاتەوە ببێ بە مرۆڤێکی باش نەک هەتایە ئەم کەسە ڤیدۆکەی بشکێنرێت چکە بەداخەوە لە کۆمەلگایمە وایە کابرا تۆبەی کردووە ئەڵاکاکە بە مناڵی فڵانە کەتنی کردو کاکەم کابرا تۆبەی کردووە بۆ بە ئینسانێکی ساڵح پێویست ناکە ئەوەنەی سەردەمی مناڵی و هەرزەکاری بۆ لێبنەوە لەبەرەوە بڵاوکردنەوەی وێنەی تۆمەتبار تەنها لەو حاڵەتانە بێت کە لە دەست یاساڕای کردووە من لەبارە ئەخلاقی میدیایەکە وەڵم بەکارێکی نشایەزان مامۆستا ئێمە میدیای بەرپرسمان هەیە بە بەرپرسیارەتی ئەگەر پێوەرەکانی ئەگەر بەڕێژەیش بێ ئەکرێ بڵێن فڵانە میدیا لەو میدیایەتر بەرپرسیارتر هەتا لە ناو حیزبێکە ئەبینم کەناڵێکیان باشتر لە کەناڵەکەی تر بەڵام ئەبێ ئێمە هەموو میدیاکان بەرپرسیارکەین هەموو میدیاکان ئاستی بەرپرسیارەتیان بەرز بێ بەڵام کۆمەلگاکەی ئێمە ئەوەندە شیرازی لەبەر یەکترازاوە وای لێ هاتۆ جیلێک پێگەشتووە میدیای بەرپرسیاری ناوێت خەلەلەکە ئەلێرەوە دەست پێکە ئێمە جیلێکمان پێگەاندووە میدیای بەرپرسیاری ناوێ حەزی لە شتێکە کە ڕوژاندنی تیابێ ئەمەش هەر خەتاکە بۆ حکومە دەجێڕێتەوە هاوڕێیەکم سەفەری چینی کردووە وتی جیلە کۆنەکەی چین چێبینی هەمووی بێوەعدەکەن درۆکەن ساختە چێکن ئەی جیلە تازەکەی چین هەی لەبەرێ چین پەروەردەیانە کاوتێتی ئەمە مناڵ لە دایگە بڵێ من نەوەی ئەو وڵاتن وا پەروەردەیەکە ئەی جیلە گەنجەکەی ڕێک بە پێچەوانەوە زۆر بە مۆعید زۆر بە ئیشکەر زۆر دڵسۆز ئەمە پەیوەندی بە چیوە پەیوەندی بە سیستەمی پەروەردەی حکومەتەوە هەیە باش مامۆستا ئێستا بابەتێک هەیە لە میدیا بێحەیاییە زۆر بێ چاوەڕوون زۆر بێحەیان ینی تۆ ئێمە ئەگەر حیا لە داپیرە و باپیرەکانمانەوە فێر ببین وانە ئێستش بڕۆ لە ماڵی کووردا ڕەنگە جلی ژێرەوەی دایک و باوک پەردەیەکی تری بەسەر ئادەن بۆی لەسەر بانیش وشکرێتەوە هەرچەند ئێستا کەمترە غەساڵەیە بەڵام سێرەکی لە میدیاکەی ئێمەیە لە میدیاکانمانەوە باسی جلی ژێرەوە دەکرێت مامۆستا باسی ئەوەی کە ڕەنگە باوک و دایکەکانمان لە ژێر بەتانیەکەشان ڕوویانە بێ بیڵێنەوە لەسەر شاشە دەیڵێن ینی هێندە بێشەرم و بێحەیا بوون ئەمە ناوێنێن چی ناوێنێن میدیای بەرپرس ئایا ئەمە لە خۆڕاییە و تەنها لە پێناو ڤیویایە یا ئامانجی تایبەتی لە پشتەوە هەیە خۆی لە ڕاستیە لە مۆدیلەکانی میدیایمە میدیایەکمانەی پێوترێ میدیای ڕووزەرد یەلۆ جۆرنالیزم ئەم جۆرە میدیایە قێزەوترین جۆری میدیایە کە کار لەسەر چیەکە لەسەر ورژاندن جا ئایا ورژاندن کوشتنە سێکسە دزیە ینی ئەو شتانی کە مرۆڤ پێوروژی بەڵام ئێستا لەسەر ئاسی ئەوروپا ئەم میدیایانە قەدەخە کراون بەڵام لێرە ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندنایە هۆکارەکەشی چییە ئەبێ داواکاری گشتی وەزارەتی دات ئەو سایت و پەیج و کەسانەی کە ئەم ڕوودا ئەمانە ئەکەن
ئەگەر لە هەرێمی کوردستان من ڕوبەڕووی دادگایم کاتەوە ئەگەر نە ئەبێ پەیجەکانیان بلۆ بکرێت مثلەن ئەبێت داواکاری گشتی سکاڵان لەسەر تۆمار بکە ئەبێ ڕوبەڕووی یاسایی بکرێنەوە سزا بدرێن بەڵام کە داواکاری گشتی نەبوو ئەرکی سەندیکا ڕۆژنامەگەریەکانە ئەرکی مافناسانە ئەم ئیش و کارە بکەن لەبەرەوە لێرە داواکارم لە مافناسان لە سەندیکا ڕۆژنامەگەریەکان لە داواکاری گشتی بۆی ئەم کۆمەلگایە ئەوەنەی کە لەبەرێک نەترازێ هەر میدیایەک ئەم کەناڵە ئەم یا کەناڵێک ئەم کارە ئەکا ئەبێ ڕوبەڕووی لێ پێچینەوە بکرێتەوە چونکە لە هیچ وڵاتێکی دنیا ئەو بێ سانسۆرێنێکە لە هەرێمی کوردستانە هەیە من لەگەڵ سانسۆرەکەم سانسۆرێکی زانستی ئەخلاقی جوان نەک سانسۆری سیاسی کە حیزب حیزبێ بە کەفی خۆی بەکاری بێنێ مەسەڵەن تۆ بڕۆ بۆ دیموکراسی وڵاتانی ئەوروپای کە سویسرایە سێرچ بکە ناتوانانی سایتی داعش بکەیتەوە چونکە تاوانە کەچی لێرە ئەبینی پێچی ڕەکلامی بۆکە بۆشتی تریش وەکو داو بەکاریێنە وەکو قسەکە لەسەر ئەوەیە ئەرکی داواکاری گشتیە ئەبێ ئەم پێیج و ئەکاونتانە یاخود ئەم کەناڵانە ڕوبەڕووی سزای یاسایی بکاتەوە چونکە کە ڕوبەڕووی سزای یاسایی نەکاتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم دیاردەیە لە پەرەسەر نابێ ئەوە تا ساڵ بۆ ساڵ جیلێک پێ ئەگا پێجێگە کاتەوە بەم ڕوژاندانە بۆی خاوەنی زۆترین لایک بێ لەبەرەوە داواکارم لە داواکاری گشتی تکایە باشی رازی ئەم کۆمەلگایە ئەوەندەش نەشێوێ جا کارە ساتەکە لە چیایە هەرێمی کوردستان بچکۆلەشە ماوەی لەمە پێش من لە ساڵێک لە شارێکە ژیام 18 ملیۆن دانیشتوانی بوو ئەخە خۆ هەرێمی کوردستان ناگاتە 7 ملیۆن یعنی معقول نییە تۆ هەرێمی کوردستان ناگاتە شارێکی ئێران و تورکیا ناگاتە شارێکی ئەوروپی و ئەمریکی معقول نییە بۆیان بەڕێوە ناچێت کاکە تفەنگ هاوێژێکە بەیانی لە مەرزی پێنجینەوە بڕۆ ئێوارەگەیتە لە لای دووە یعنی وڵاتەکە زۆر بچکۆلەیە اینجا ئێستا تەکنۆلۆژیاش زۆر پێشکەوتووە تۆ بە تەکنۆلۆژیا ئەلکترۆنیە توانی وڵاتەکە پێکەوە بەسیتەوە ئیدارەی بکەیت قسەکە لەسەرەوەی کە عەقڵی بەڕێوەبردن هەبوو بڕۆ چین بەڕێوەبەرە کە عەقڵی بەڕێوەبردن نەبوو یا هەستی مەسئولیەت نەبوو لە بەڕێوەبردنە هەرێمی کوردستان بۆ بەڕێوە ناچێت زۆر باشە مامۆستا من دەمەوێت بزانم لەم ماوەی پێشوە باس لە ئەو فیلتەرە کرا لەوەی کە دەبێ سانسۆرێک بخرێتە سەر پەیج و تیڤیەکاندا بەڵام وەک ئاماژەت پێکرد کاتێک کە دێتە سەر باسی ئەمە تۆ ترسی ئەوەت هەیە کە سانسۆری سیاسی بخەنە سەر میدیاکان نەک سانسۆری ئەخلاقیە هەندێک پرەنسیپی تایبەت بە کۆمەلگاکەی خۆت لە ڕووی سیاسیەکەەوە من دەمەوێت بزانم ئایا بەرپرسیارەتی چۆنە لە میدیاکاندا ئێمە کۆمەڵێک بەرپرسیارەتیمان هەیە با ناینەنێ سانسۆر نایبنین کۆمەڵە پێوەری زانستی وەکو چۆن ئێستا کەسێک کە لە پۆلیشەشی ئامادەی نمرە هێنێ ئەڵێ کۆلژی پزیشکی ناوێ نمرەکەی لەنەوە 5 کەمتر بێ ئەمە ناو نانی سانسۆر لەسەر پزیشکی ناوێنێ پێوەرە زانستیەکان کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە کە ئەبێت لە ئەستۆ بگیرێ یەکەمینیان بەرپرسیارەتی بەرامبەر بە مافەکانی کۆمەلگا کۆمەڵێک مافی هەیە لەسەر میدیاکان کە بریتێ لە مافی زانین بریتێ لە ڕێنمایی دروستی بریتێ لە هۆشیاری دەربارەی ئەو دیاردانەی کە زوو پێیابێ بۆ نە کاتێک کۆڕۆنا پێیابێ یا بوومە دەرزێ یا لافاوە ئەو ئەرکی میدیاکان نەکە هاوڵاتیان ئاگادارکەنەوە هۆشیاریان بکەنەوە چۆن خۆیان بپارێزن لەو دیاردانە دووهەمین بەرپرسیارەتی بریتێ لە بەرپرسیارەتی قانونی قانون کۆمەڵێک ڕێوشێنی داناوە کە بێ هەموو میدیایەک لە بەرچاوی بگرێ ئەویش ئەو تاوانانەیە کە ئاماژەم پێکردن کە ئەبێ میدیاکان خۆیانی لێ پارێزن سێهەمین پێوەر کە پێوەری ئەخلاقیە ئەم پێوەر ئەخلاقیانە بەشێکی لە دینەوە سەرچاوی گرتووە و بەشێکیشی لە کلتوری کوردەواری و سەرچاوی گرتووە کە ئەبێ میدیاکان لە بەرچاوی بگرن بۆ نمونە ئێمە کۆمەڵە مقدساتمان هەیە لەم کۆمەلگایە مقدساتی ئاینین ئەبێ میدیاکان ڕێز لە مقدساتانە بگرن و زۆر جاران بیکەنە ڕەمزێک بۆ خۆشگوزەرانی مەسەڵەن یەکێک لەو نمونانەی کە هەمیشەی هێنمەوە 130 ساڵە کاکە ئەحمەدی شێخ کۆچی دوای کردووە بە داهاتی مەزارەکەی ئێستا چێشخانەیە کراوەتەوە بۆ خەڵکی فەقیر وەشە سەرکردەشمانەیە لە وڵاتە بێت تا 130 ساڵی ترە میلەتە قەرزی باتەوە باشە ئەم سیمبولە ئاینیە جوانانە ئەبێ پەران پێ بدرێت ئەبێت دایان نمونەی سیمبولی ئاوا دروستکرد لە ناو کۆمەلگایە لەبەرەوە هەر میدیای وەکو ئاماژەم پێکرد بەرپرسیارەتێکی قانونی هەیە بەرپرسیارەتێکی کۆمەڵاتی هەیە و بەرپرسیارەتێکی ئەخلاقیشی هەیە کە ئەویش گەشەک پێدانە بە کۆمەلگا زۆر باشە مامۆستا ئایا بەگشتیەوەی کە لە سەرەتایە من بە فەوزا ناوم برد چاوەڕێی وەڵامی تۆمە کرد تۆش لە ناو قسەکان تا ناوت نا فەوزا کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕێخستنی ئەمە تەنها بە یاساکرێ و ئایا تەنها ڕێخستنەکەی لە ئەستۆی خودی میدیایە یا بینەرەکانیشی چونکە زۆر جار ڕەنگە هەندێک میدیا لەسەر خواستی بینەر کار بکات
بەڵێ یەکەمین ئەرکی یاسایە بەڵام یاساکانی هەرێمی کوردستان بۆیە ئامانج ناپێکن بەشێک لەوانەیە کە بوون بە ئەندام پەرلەمان تا ئێستاش نازانن قانون چێ بەمانە ڕاستەقینێک یاسایەک داڕژن بە 6 مادە پێگێ ڕەنگە دادوەرەکە بە کەفی خۆی مادەکان بکشێنێت باشترین یاسا ئەوەیە بچێتە وردەکاری هەموو شتێکەوە لەبەرەوە یەکەمین جار ئەرکی یاسا و پەرلەمانەکە کە دووهەمینیان هەموو یاساگە بێ قوتێکی جێبەجێکاری لە پشتەوە بێ کە ئیش وەزارەتەکانن سێهەمینیان بریتێ لە ئەرکی خودی میدیاکاران و میدیاکان کە ئەبێ خۆیان ببن بە چاودێر بەسەر خۆیانەوە چوارەمینیان خەڵکە ئەبێ خەڵک خۆی لەو فۆزایە بپارێزێ لەبەرەوەی ئەو گەنجانەی کە ئاڵوودەی ئەم جۆرە کارانە بوون هەمیشە گەنجێکی نائارامن گەنجێکن زەمینیان خۆشە بۆ ئەنجامدانی تاوان و لە هەمووشیان گرنگتر بریتێ لە چاودێرە گشتێکە کە داواکاری گشتی مامۆستا دەزانین ئێستا بەس تیڤەکان نین کە لە ڕاگەاندنا ئیشەکەن تەنانەت ئێستا چەناڵی یوتیوبەکانە چەندین بەرنامە هەیە کە مناڵ یاخود گەنجان خۆیان یاوەسێ ئایا هیچ سانسۆرێک هەیە بۆ ئەمانە تا ئێستا نەمبینیوە سانسۆر هەبێت لە ڕێیاساوە مامەڵی لەگەڵکەی خۆشبەختانە یوتیوب کۆمەڵێک سانسۆری داناوە کە ئەوانەی مەسەلەن وروژانی تایە بە تابە وروژانی سێکسی تایە نایڵم بڵایکەتەوە بەڵام لەوێشە هەندێک جار ئەبینم ئەو ئەرکی هاوڵاتانە ڕیپۆرتی بکەن ئەو بابەتانە ڕیپۆرت بکەن بەداخەوە سانسۆرێکی زانستی یاخود زانسۆرێکی ئەدەبی و ئەدەبی نییە لە ناو کۆمەلگایە لەبەرەوە داواکارم لە داواکاری گشتی هەر پەیجێک یاخود هەر سایتێک کە کارێکی تاوان ئەنجامەیە ئەبێ ئاگادار بکرێتەوە لە تاوانەکەی جاری دووەم نەهات بەدەم دادگاوە ئەبێ لێ پێچینەوە کرێ و دووچاری سزا بکرێت مامۆستا زۆر بە کورتی دەرەنجامی نابەرپرسیارەتی بەسەر کۆمەلگایە وایە ئەو نابەرپرسیارەتە داعمەکرێت نابەرپرسیارەتی لە کۆمەلگایە ئەوکو ئەیبینین ڕۆژ بە ڕۆژڕژەی تاوان لە کۆمەلگای زیاکە شەڕ و ئاشوب زیاکە جۆرەها تاوان زیاکە وە لە هەمووشی خەتەرناکتر ساڵ بۆ ساڵ نەوەیەک پێ ئەگا کە خەتەرناکتر لە نەوەی پێشوو وە کۆنتڕۆڵیش ناکرێ و بە دڵنیایی و ئەم نابەرپرسیارەتی داعمەکرێ بەداخەوە لە کوردستانە حیزبێکی پێشڕۆمان هەبووە سەرۆکێکی پێشڕۆمان هەبووە خۆی نمونەی ئەدەب و حرمەت بووە حیزبەکەی نمونەی پێشڕێکی ڕاستەقینە بووە ئەم کۆمەلگای وا لێ ناقەومە بەڵام بەداخەوە ئێمە زلحیزبمان هەیە لەم کوردستانە ئامادەیە ملیۆنان دۆلار تەرخانکە بۆ پێجە فەیکەکانی خۆی بۆ سوکایەتیکردن و توندوتیژی بەڵام ئامادەنی 1 تاقە دۆلار بە زانکۆیەک کتێبێکی ئەکادیمی بکڕێ 1 تاقە دۆلار سەرفکا بۆ کتێبخانەیەکی گشتی کتێبێکی پاشی پێ بکڕێ لەبەرەوە هەر وڵاتێک کە بێ پێشکەوێ ئەبێ حیزبێکی پێشڕە و سەرکردەیەکی زاهیدی هەبێ سەرکردەیە خۆی قاچاقچێتی نەوت بێ و ملیارە دۆلار کۆکاتەوە بە کەڵشی وڵاتە نابێ سەرکردە زاهید بێ پێغەمبەری ئیسلام سڵات و سلامی خوارد سەر بێ زاهید بووە سەرکردە سیاسەکانی وەکو گاندی زاهید بوون بۆیە وڵاتێکی خۆیان گاندوتەوە ئاستە لەبەرەوە بەداخەوە ئێمە سرۆک و حیزبی پێشڕۆمان لەم کۆمەلگایە نەک هەر نییە بەڵکو بە پێچەوانەوە ئێستا دەعمی پێجە فەیکەکانەکرێ بۆیە ئەم هەموو کارەساتە لە کۆمەلگایە ڕوویداوە زۆر سپاس مامۆستاگیان مامۆستا کارزان محەممەد مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵمانە بوون سپاس بۆ خۆشی بەڕازیزان بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردنەوەی کە بینیتان دوو بابەت بوو بابەتی یەکەمیان باز لە گەنج و بەرپرسیارەتی لە کۆمەلگا وەروە بابەتی یەکەمیان میدیای بەرپرس بوو سپاس بۆ بینەریتان تا سبێنی هاوکاران و پێتان دەگەنەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ